سلااو جهولێرە پایتەخت خێر هاتین بۆ بەرنامەی سەگوی گەنجان ئەز علی عومەر ئەڤرۆ ئەم دەبەحسێ بابەتی هونەری تەکنۆلۆژیا و بازارکەین ئەڤرۆ دیگەل کۆمەڵێک هەواڵێتمی بیانی کو هەر کەسێک جهەکی هاتیە هەر کەسێک وڵاتێکی هاتیە هەر کەسێک جیوازە کەلتوری خوب سەقافەتە خوب ئەڤرۆ ئەم دەبەحسێکەین کۆ چاوە ئەم گەنج وەکی گەنج جیانی هەمیش کۆ پێک ڤەشولکەین بۆ ئارمانجەکە دەستشان کردی جا کەرەمکەن دا ئەم هەواڵتمە بناسن کاشولی وا چیە شکیڤە هاتینە لهوليرو سلاوتان لبيت ببرنامج سكوي جنزان من أندازيار تلارساس ميلاف محمد أمرو باسي رولي جنزان دكين لهنر وتكنولوجيا. أهلا وسهلا بكم في أربيل من برنامج سكوي جنزان وسلاوتان لبيت من ناوم محمد موسايا دەرچووی کۆلێژی مافم سەرکەوتنەکانت پەیوەندی بە بواری خوێندنەوە نییە سەرکەوتن پەیوەستە بە حەز و ئارەزوەکانت پەرە پێ بدە و کاریان لەسەر بکە خدا سەرکەوتوتان بکات والرب يوفقك. أهلا وسهلا. لهوليرو سلاوتان لبيت من أندازياري تلارسازي وراوشكاري أندازياري جمانة بشكم لا برنامج سكوي جنجان. أهلا وسهلا. سلاوتان لبيت لهوليرو ولا برنامج سكوي جنزان من ناوم هيثم بدر جرافيك ديزاينرم أمرو لگفتگوی هنر و تکنولوژیا دابشداری دکم. خير هاتين چۆنن؟ زۆر سپاس مەمنون. شلونك؟ الحمد لله. ئەڤرۆ ئەم دەمیلۆڤ دەستنیشان کەین وەکی پێشکەشکار وایە؟ ميلاف؟ أيوة. رح نختار ميلاف تكون مقدمة للبرنامج. أي تمام. تمام؟ تمام. زۆر سپاس لە بۆ دەستنیشانکردنی من. ئینشاڵڵا بەرنامێکی خۆش پێشکەش دەکەین ئەوڕۆ. پرسیار یەکەمم لە بۆ هەمووتانە. پرسیارەکە ئەوەیە ئێوە وەکو کۆمەڵە گەنجێک لە هەولێر چۆن توانیوتانە لایەنی هونەری چۆن توانیوتانە ئارت و تەکنۆلۆژی و بازاری کار بێکەوە تێکەڵ بکەن کاک علی بەرە تۆ دەست پێ بکەین بەخۆی فکرەی ئارت یعنی فکرەی ینی هەمی کەس حەجت کەن هەمی کەس حەج شولی هونەری دکەن یعنی تابلۆی جان یان سەقفێک یان دیوارێک مرۆڤ شێوەیەکی جان ئەم کواڵیتی بەرز مرتبەکەت عالەم خەڵک حەجت کرد ئەف فکرەیە بەڵام بازاری هەولێر ئۆکێ بازاری هەولێر تقریبا لەوانەیە 30 ساڵە ئەف خەڵکی هەمی پێک ڤەشول دکەن يعني موارد خور روزانه وكي خارنەوە دابین کرد ئەمە شوێ مەرحەلەی دەرباز بین کە مەرحەلە نوێکە خەڵک هەر شتێکی هونەری دکات بەڵێ شتێکی جیاواز بیتن وەکو هەموو شتێکی دی نەبیتن نا ئارتێک بیتن بتانی لەگەڵ تەکنۆلۆژی تێکەڵ بکەیت وە ڕاست ئەم بینوکە بازاری یان تابلۆ لەوانەیە کابراایەکی دەرچووی کولیژا فەن بیت دەستی وێنەکەشیت یان ئەگەر کابراایەکی باشتر ڤە دیشتە ئەڵمانیان دیشتە خارج دیت بۆ خەتەولەکی باش بین بەڵام ئارتێک نە هەموو دیزاینەکانیشمان لەلایەن تیمەکی پرۆفشناڵ دەکرێت کە کاک هەیثەم گرافیک دیزاینەرە مەسئولە لەسەر دیزاین و تەسمیمەکانی خۆمان تماما يعني هلا اذا ما كان مثلا تەواوە ئەگەر بۆن مونە براندی نەبێت ئەوە ئێمە شوناسیەکی ڤیژواڵی لە سفرەوە بۆ دروست دەکەین بۆن مونە پشت بە دیکۆر دەبەستین بە تایبەتی ڕەنجی دیکۆر پەیوەندی بەوەشەوە هەیە کە تابلۆکە بۆ ناو ماڵە یان ناو نووسینگە لەوانەیە ڕێندەری بۆ دروست بکەین واتە کاتێ من وێنەی شوێنەکەت بۆ بێنم تۆ لەسەر بنەمای وێنەکە دیزاینەکە دروست دەکەیت بەڵێ بەپێی دیزاینی ناوەوە ئێمە ئیشەکە دەکەین ئەمە ڕێی خۆمان لە بۆ کڕیارەکەی دەردەبڕین جوانە زیاتر قسەیان لەگەڵ دەکات مەسەلەن لەوانەیە فکرێک لەکنەوان هەبیتن بەس ئەمە فکرەشی جوانترمان هەیە یان فکرێکمان هەیە لەوانەیە ئەوان فکریان لی نەکردبیتەوە پێشتر جوانە زیاتر ڕازیان دەکاتن فکرێکی باشتریان هەبیتن بگەنە ئەنجامێکی باشتر ئەوجا هەیثەمیش فکرەکان تەطبیق دەکاتن لە لای خۆی هي الفكرة الأساسية بیرۆکەی سەرەکی ئەوەیە کە هونەر دەچێتە ناو هەموو شتێکەوە بە تایبەتی دیزاینی ناوەوە ئێمە تەنیا تابلۆ چاپ ناکەین بەڵکو دیزاینی میچی خان و دیوار دەکەین هەندێک جار 3 مەتر و 4 مەتریشە شوێنەکە ئەوە جگە لە کاغەزی دیوار و دەرگا هەروەها پەنجەرەش هەموو ئەمانە بەشێکن لە دیزاینی ناوەوە هەر بۆیە ئێمە بەردەوام ئامۆژگاری کڕیارەکانمان دەکەین کاتێک داواکاریەکی دیاریکراویان هەیە وێنەیەکی شوێنەکەمان بۆ بگرن بۆ ئەوەی ڕەنگی ئەرزیە و بنمیچەکە ببینین
و دیزاینەکانیش هیچ محدود نینە لەسەر هەموو شتەشی دەتوانین دیزاین بکەین لەسەر سەقفی لەسەر جامی لەسەر لەوحەی لەسەر سیرامیکی زۆر جار کلاینت نازانی فکرەکە چیە یعنی وە دەزانی بەس لەسەر کانڤسی دەکەین بەس زیاتر ئیشی جومانەیە لەیان شەرح دەکات لەگەڵ عەلی کە دەتوانین لەسەر هەموو شتەشی پرنت بکەین و بە 3D و بە شێوازی فلاتیش راستن بازاری هەولێر بازاری هەولێر يعني ئەو لەوحێت ئەوێت لە ئیفانی هەمی سای کانڤسن ڕەنگە ئۆپەرەیتۆر وردەکاری زیاتری لابێت و با ئەو زیاتر بۆ ماشی بکاتەوە. أول شيء تاتشستون هو تاچستۆن یان ئەوەی لە ناو خەڵکدا بە 3D بەناوبانگە واتە سێ ڕەهەندی بەرجەستە 3D بارز یعنی مو تماما زۆر دیار نییە نەخشەکەی بەس کە دەستی لە دەدەی هەستی بە سومکی دەکەی یعنی جیاوازی هەیە ڕاست و ڕاست نییە بزڵێت ئەوجا ئەو نوع ئێستا لە هەولێری نییە ئەمە محاولەمان کردیە نوع جیهازێکی بینین کە کاک محەممەد ئیشی لەسەر دەکات یعنی لە ئۆپەرێشنیا لێرەکان حاضر دەکەین و بە شێوازی 3D تەواو دەکەین ئەوها دیار دەبێتن کە شتەکە وەکو ئەوی بڵێ دروست کرایە یعنی بەدەستی دروست کرایە نەک هەر بەز ڕسم کرایە. ئێمە ئیشمان ئەوەی ڕوح بەبەر ئەو پارچەیەدا بکەین کە لە بەردەستمانە واتە تەنیا شتێکی فلات و تەخت نەبێ بەڵکو بارز و بەرجەستە بێت و هەر کەسێک دەستی لێ بدات هەست بە بەرزی و نزمیەکەی بکات. أي شخص يجي يلمس هاي القطعة يلاقي فيها روح يعني يلاقي فيها لاير إنه هيك شوي تدرج باللايرات. ئێمە لێرە ئاست و ڕادەی بەرزیەکەی دیاری دەکەین. نحن بنحدد قد بدنا تدرج مثلا ئەو ئیشەی لەسەری دەکەن زۆر دقیقە یعنی ئەگەر غەڵەتەی گچکە هەبیتن دەبێت دووبارە بکەنەوە وەنیە؟ طبعا بێگومان لێرە ئێمە با میکرۆنات کار لەسەر تابلۆکان دەکەین. يعني بالميكرونات تشتغل. ئێوە وەکو کۆمەڵی گەنج کە ئەکید هەمووتان ئارتان بەشی هونەرتان تەواو نەکردیە هەرێکە و لە بەشەشی تاوی کردیە بەس چۆن توانیتانە هەمووتان لە یەک شوێن خڕ ببنەوە و ئایا هەر یەکتان چ بەشێکتان تەواو کردیە و لە چ کوریەک خوێندوتانە و لە چ شارێک خوێندوتانە. با لە کاک محەممەد دەست پێ بکەین. کاک محەممەد لە بیدایەت لە چ شارێک هاتووی و چ بەشێک تەواو کردووە و یعنی ئەزمموی خۆت باس بکە چۆن هاتیە هەولێر. تمام أنا جيت من سوريا. من لە سووریاوە هاتووم و لە پارێزگای تەرتوس کۆلێژی مافم تەواو کردووە لە زانکۆی تشرین. بێگومان لێرە پسپۆڕیەکەم تەواو جیاوازە لە ئیشەکەی ئێرەم بەڵام ئەم کارە جۆرێک لە حەز و ئارەزوو بوو بۆ من بە تایبەتی ئیشکردن بە مەچینە و پاش ئەوەی دوای ئارەزووی ئیشەکەم کەوتم و چوومە ناو بواری چاپ و دیزاین. المكاين بشكل عام يعني. اوكي زۆر باشە یعنی هەر هیوایەتێک هەبووە بەس حەز لێ بووە لەسەر هیوایەت خۆت بەردەوام نەک لە ئەو بەشەی کە تەواوت کردیان. أنا حبيت أشتغل على زۆر حەزم دەکرد ئیش لەسەر ئەو هیوایەتەم بکەم و لە پێش هەموو شتەکانی ترمدانا بە تایبەتی خوێندنی زانکۆییم. كانت الأولوية للهوايات أكثر من الشغل بالمجال الاختصاص. بالي زۆر جوانە. جيت على هەولێر من 2.5 سنة. ساڵێک و نیوە هاتووم بۆ هەولێر. و ڕاست دەستت بە ئیش کرد لەسەر مەکینە و شتی؟ اوكي يعني أنا من أول شغل یەکەم ئیشکە لە هەولێر کردم بەکارهێنانی مەچینە و چاپ بوو بە شێوازی 2D. طباعة بس كانت كلها 2D يعني ما كان في ما في شيء اشتغلته 3D. تمام اوكي. جوانە ئەی سەبارەت بە خۆت یعنی لە چ کولێک تەواوت کردیە و چەندە لە هەولێر دەژی و پێشتر لە چ شارێک بووی پێشەوەی بێ هەولێر؟ من لە هەولێر کۆلێژی ئەندازیاری تەلارسازیم تەواو کردووە. ئەوەی لە هونەردا جوانە ئەوەیە کە تێکەڵی هەموو بوارە زانستیەکان دەبێت بە تایبەتی ئەندازیاری و تەلارسازی چونکە هەروەک دەزانین تەلارسازی بەشێکی دیزاینی ناوەوەیە و بەشەکی دیکەی دیزاینی دەرەوەیە. حتا ئارت یعنی وەکو لە کاتێک لە معماری تەخەڕوز دەکەی یعنی زۆر شت فێر دەبی لەوانە ئارت بە زۆر شێواز یعنی شەرت نییە تو معماری تەواو بکەی بچی بەشی معماری بخوێنی زۆر مەجالی تێدایە معماری یەک لەوانە ئارتە یەک لەوانە تەسمیم داخلیە تەسمیم خارجیە هەتا زۆر مەجالی دیشی تێدایە لەوانەیە ئەمە هیوایەتمان نەبووبی یان جارە فکرمان لێ نەکردیتەوە بە زۆر کەسێ جاری وایە معماری تەواو کردیان بەس ڕێستورانتێکی کردیتەوە بە نوع ئایدیایەکی نوێ لە مەجاری معماری زۆر دەتوانی خۆت دەربینی لە زۆر فکرێدی و
بە شێوازێکی جیاواز. صحيح هو لأن يعني خلينا نقول إنه أني مثلا ڕاستە دەتوانین بڵین بۆ نمونە من لە کۆلێژی ئەندازیاری دەرچووم هەر بۆیە لە بواری تەلارسازی باگراوندێکم هەیە کە زۆر یارمەتیم دەدات لە بواری هونەر چونکە لە کۆلێژیش دیزاینی کلاسیک و مۆدرن و زۆر جۆری جیاوازی تری دیزاینمان خوێندووە و هەموو ئەم شتانەش لە تابلۆکاندا ڕەنگ دەداتەوە ئێمە تابلۆکان بە شێوەیەکی هەڕەمەکی بۆ کڕیارەکانمان هەڵنابژێرین من لێرەدا ئێستا ئیشم ئەوەیە کە بیر لەوە بکەمەوە کە چ تابلۆیەک بۆ ئەو دیزاینە ناوخۆی یا گونجاوە ئەوەی خۆشیشە ئەوەیە کە هەندێک جار کڕیارەکان هیچ بیرۆکەیەکی دیاریکراویان نییە و تەنیا وێنەیەکمان بۆ دەنێرن و ئێمە بیرۆکەیان بۆ پێشنیار دەکەین هەموو ئەو شتانەیان بۆ دابین دەکەین کە داوای دەکەن هم يحتاجوا تمام بابگەینە کاک عەلی از دەرچووی زانکۆ دهۆکم بەچ زمانی ئینگلیزی لاکرێ زمانی ئینگلیزی بخوایە زمانێکی بیانیە مرۆڤ ئەو زمان ئینگلیزی تخۆنیت هەروەسا ئاداب ئینگلیزی تخوێنیت ئاداب ئینگلیزیە پەیوەندی گەل هونەری هەیە چونکی هەر شعرتی دا هەیە یان رەخنا ئەدەبی ئەف وەکی یان بژن وەکی بۆ نمونە تۆلستۆی ئەڤان ئەف هەمی نویسەری ئەدەبیات پەیوەندی هەیە گەل لەوحە فەنی چونکی ئەو جهت لەوحە دەربرینێژ یان دی دەربرینێژ هەستێکی کرد یان دی دەربرینێژ زمانێکی کرد یان دەربرینێژ فکرێکی کرد بەجا پەیوەندی زمان ئینگلیزی گەل ئیشێ شۆلی هونەری هەیە ژویا گەری ئەس خۆ گەل حەجەت کە چونکی مرۆڤ هەوسە باگراوندێکی ئەدەبی هەیە مرۆڤ زانی کە کیش لەوحە دەربرینێژ چت کرد و چه هەست و چه ڕۆحیەتی دەدە مرۆڤی جاش بەوسە زمان ئینگلیزی ڕاستیت کارگیرێکی باش هەیە سەر بازاری لەوحە باڵێ ئۆکەی تمام دەگەینە کاک هەیتەمی باش باسی خۆی بکاتن لە چ کولێک تەواوی کردی و لە چ شارێکی شاتیتە هەولێر أنا جيت من سوريا من دمشق من لە سووریا هاتووم لە دیمەشق دەژیام لە کۆلێژی هونەرە جوانەکان خوێندومە کە ئارەزووی منداڵیم بوو بۆ ماوەیەکی زۆریش ئیشم لە ناو هونەردا کردووە تا هاتمە ناو ئەم پرۆژەیە و بۆم دەرکەوت هونەر دەتوانێت لەگەڵ تەکنەلۆژیادا ئاوێتە بکرێ و ئەم شوێنەی ئێرە ناوەندێکی هونەریە زیاتر و دەتوانێت ئەوەی لە خەیاڵدایە ئاوێتەی تەکنەلۆژیا و ئارتی بکات مركز فن أكثر فهو قدر يدمج بين الشيء اللي هو بالخيال يعني إنه بين التكنولوجيا والآرت بالضبط خاصة فنوني تاكل فكري زياتري شيء استاج جرافيك ديزاينر إيش دكاتن لانه بخوشی زۆر ئایدیای نوێتری هەبیتن لەسەر دیزاین و صح بەڵێ ئۆکەی سەبارەت بە ئەوەی هەمومان ئێستا لە شاری هەولێرین کە شاری پێکۆژیانی چەندنەتەوەیەکە و بە بەردەوامی فکری نوێ لە هەولێری دروست دەبیتن و هەرێک لە ئێمەش لە شارێک هاتیە و جیاوازین چۆن توانە مامەڵە لەگەڵ خەڵکی دەوروبەر بکەن و لەگەڵ کڕیارەکان یعنی ئەوان مامەڵیان چۆن بۆ ئێوە مامەڵتان چۆن بۆ لەگەڵیان صراحة الناس عندهم أذواق مختلفة بەڕاستی خەڵک زەوق و سەلیقەی جیاوازیان هەیە هەر بۆیە کاتێک لە کۆلێژی ئەندازیاری تەلارسازی بووین باسی ئەوەیان بۆمان دەکرد کە لانی کەم 20 ستایل هەیە بۆ دیزاینی ناوەوە کە بریتیە لە تابلۆ و مۆبیلیات و هەموو ئەو شتانە بە پێی زەوق و سەلیقەی کڕیار گۆڕانکاری بەسەردادێت ئەو بیرۆکەیەمان دەداتێ بە شێوەیەکی سەرەتایی هەندێک جار ئەگەر ئێمە ناوەوەی بیرۆکەکەش نەبینین بەڵام لەبەر ئەوەی تیمێکمان هەیە کە لە تەلارساز و گرافیست و بەشی هونەری پێک هاتووە دەتوانین ئامۆژگاریان بکەین و وەک ڕاوێژکاری هونەری و ئەندازیاری بۆ ئەوەی بیرۆکەیەکی باشتریان پێ بدەین کە زۆرتر مۆدێرن و ترێندی بێت مەرج نییە هەموو جارێک بیرۆکەی کڕیارەکانمان جێبەجێ بکەین زۆر جار ئێمە بیرۆکەی خۆمان دەخەینە ڕوو ئەوان حەزی لێ دەکەن هەندێک جار لە ناو خۆشمان مناقەشەی دیزاینێکی دەکەین یەکێک فکرێکی جوانتری دەبیتن یان شتێکی دیتێ لە جێیەکی ئایدیایەکی لە ناوی زیاد دەکات فکرەکەی زیاد دەکاتن لە ناوی هەر بۆیە ئێمە هەنگاو بە هەنگاو لە ناو پرۆسەکە لەگەڵیاندا دەبین بۆ نمونە هەندێک جار کڕیارەکان داوای چاپکردن لەسەر شوشە دەکەن و لە هەمان کاتدا نایانەوێت ڕووناکی لێ بێتە ژوورەوە لەم حاڵەتەدا ئامۆژگاریان دەکەین بۆ بەکارهێنانی ئێکریلیکی ڕوون و هەمیشە ئۆپشنی وا هەیە کە ڕەنگە کڕیارەکان نەیزانن ئایا ئێوە یەکەم کاردانەوەتان یان ئینتیباتان چ بوو لەسەر هەولێری کە هاتن یعنی ژیان لە هەولێری لە شاری پیکۆژیان لە چەندنەتەوەیەک پێک دێتن چۆن یعنی مامەڵەتان کوو بوو لەگەڵیان یەکەم کاردانەوەتان چۆن بوو یەکەم ساڵتان کە ئیشتان کرد لێرە
چۆن بوو دەمێ باسەش بکەن والبيرو منها بري 2 سالا وقت هات مع هافلير طبعا هافلير قال كاس تيفا يعني هر بقرج ولات بياني هر يعني امريكي ايطالي فرنسي هر وسط خلكت بياني تركي ايراني يعني هافلير ولي هاتي وكي سنتركا الميدل ايست الشرق الاوسط ده كو همي مروف همي جهاني بيفا شوت كان افدا من خالك قالك يعني بابتك جواز بوشن كي مبخونه ديتيا خالتي جدار هاتي في شوت كات ما ديتيا نقول عندك مع كردو ما مشكلات قال تركا وايد هين بلام هافلير نخير هافلير اف بابته همي لادا ام همي بيفا شوت كان يعني بابتك قالك يعني مش كمجي جوهري براستي يعني بنو من كبريت خالكت تركيا يعني ايراني يعني سوريا يعني هر وقت اوروبي همي بيفا مشولت كان بكو وشولت ما جهه شو جواز بين وافشي يعني فرصه قالك باش بيكون مرو بزايد جيانوات شويه او يتشانا او تشوف فكرت كان هزراوات يا كالتوري واتش يا كاك محمد برای تو چۆن دەتوانین هونەر لە هەولێر يعني کریارەکان بخۆمان ڕاکێشین تا بتوانن يعني فکریان هەبیتن لەسەر ئەوەی کە هونەر تەئسیری هەیە لەسەر دیکۆری ماڵێ لەسەر دیکۆری ئۆفیساتی لەسەر زۆر شتی کە ئەوان لەوانەیە يعني بیریان لێ نەکردبیتەوە پێشتر 10 سنين تقريبا وجاي صرت عم حس ڕاستی ماوەیەکی زۆر پێش ئێستا بۆ نمونە 10 ساڵ پێشتر هەست بۆ دەکرد کە کەس گرنگی بە هونەر نادات بەڵام لە دوای ئەم 10 ساڵە هەست دەکەن کە خەڵک زیاتر گرنگی بە هونەر دەدات و حەز دەکات شتێکی هونەری لە ماڵەکەیدا هەبێت ئەویش هەر بە بەشێک لە ئینتێرێر حساب دەکرێتن یعنی حساب کە ئەویش پارچەکە لە ماڵەوە تەئسیری هەیە صح تەنانەت تابلۆیەک کە بە دیوارەوە هەڵدەواسرێ ڕەونەق و جوانیەک بە ژوورەکە دەبەخشێت و ماڵەکە جوان دەکات ئێستا زەوقی گشتی خەڵک ڕووی لە هونەر کردووە و گرنگی پێدەدەن ئەوەش لە میانی ئەو تابلۆیانە بۆمان دەردەکەوێت کە هەموو ڕۆژێک ئیشیان لەسەر دەکەین ڕۆژانە هەستی پێدەکەین کە ئێستا کڕیارەکان زۆر بە وردەکاریەوە سەیری ئیشەکان دەکەن و دانەوێت ڕەنگەکان لەگەڵ دیزاینی ناوەوەی ماڵەکانیاندا گونجاو بێت هەیتام ئەتو ڕێیت چێ لەسەر ئەوەی چۆن دەتوانین خەڵکی هەم دێن بۆ ئەوەی زیاتر ڕوو لە هونەر بکەن لا هو اليوم عن يوم عم يتطور الفن مثل ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر هونەر پەرەدەسێنێ هەروەک هاوڕێ محەممەد ئاماژەی بۆ کرد کڕیارەکان ئێستا زۆر زیاتر لە وردەکاری تابلۆکان دەکۆڵنەوە جا چ پەیوەندی بە ڕەنگ و قەبارەی تابلۆکانەوە هەبێت بۆ ئەوەی جوانی تابلۆکە دەربکەوێت ابرز جمال اللوحه لابرز جمال القطعه الفنيه اللي هو نحن عم نشتغل له فيها لە هەموو ئەو شوێنانەی کە لێی دەژین و ئەوە جگەلەوەی ئێستا خەڵک حەزی لە نمونەی شوێنەواری و ئەو شتانەیە ئەوەش لە ڕێگای زیرەکی دەستکرد و بەکارهێنانی لە بواری هونەریدا ڕنگ دەداتەوە بەم جۆرەش ئارت تەکنەلۆژیا دروست دەبێت فحب كمان يجسد بين الفن والاي اي ويندمجوا سوا ويصيروا ارت تكنولوجيا يعني تماما قبل انه شقد كانت الناس يعني دەتوانین بڵین لە ڕابردووش بۆ نمونە 1000 ساڵ لەمەوە پێش مرۆڤ چەندە حەزی لە هەڵکۆڵین و هونەر بووە و تەنانەت لەناو ئەشکەوتەکانیش یەکەم شت کە دەیبینین ئەو نەخش و نیگارەیە کە لەسەر دیوارەکان نەخشێنراون بە جۆرێک هەز دەکەیت حەزێک هەبووە بۆ ئەوەی هونەر لەسەر دیوارەکە بنەخشێنن ئەوش لە ڕێگای AI کە چەند بەرنامەیە کە دەتوانی ڕسمە قەدیمەکان ڕسمە کولتوریەکان تیکە بکەی لەگەر شێوازەشی مۆدرن هەروەک چۆن باستان کرد ونحن هي فكرة مشروعنا بالأساس يعني نحن جبنا فكرة جديدة على كردستان جديدة على ئەوە بیرۆکەی پرۆژەکەمان بووە لە بنەڕەتدا ئێمە بیرۆکەیەکی نوێمان بۆ کوردستان هێناوە کە دەتوانین بڵین لە عێراقیشدا تازەیە ئەویش چاپی 3دیە بە قەبارە و شێوازی جیاواز کە خەڵک دەیەوێت یەکەم شت ئەوەیە کە CD لەسەر پارچەی بچووک چاپ دەکرێت بەڵام ئێستا ئێمە زۆر پەرەمان بەو بیرۆکەیە داوە بس هلا نحن طورنا هالشيء والحمد لله يعني انه عم نقدر نوصل للناس بەرەبەر دەتوانین فکرەکان لە بۆ خەڵکی زیاتر ڕوون بکەینەوە ئێستا زیاتر زانیاریان هەیە لەسەری هي فكرة المشروع مثل ما نذكر يعني انه بس كمان هەروەک ئاماژەمان بۆ کرد ئێستا هونەر زۆر پەرەیسەندووە ئێستا دەرفەتی زۆر هەیە لە ڕووی تەکنەلۆژی کە دەتوانێت هەرچی دەیەوێت بەردەستەی بکات بۆ نمونە دەتوانێت هەموو خەیاڵەکان لە ئەرزی واقعدا پیادە بکات كسان بري 20 سالا يعني الآن جرينجي في آرتي ندايا بوش شكل خلق خو يعني الوي زماني يعني فكرة بخو چان نانی خود دابین کن یا خارن خود دابین کن باشه 10 سال پیش يعني 2010 و حتی نوکبره خلق گهشتی آستکی کو گرینگی خانی خوب داد خوشوکی جان چکر او خانیه تمام باشه نوکه 2022 بره خلق دمی خانی خود چت کرد لانه 2 دفتر يعني 5 دفتر خانی خوب داد بالام فكروي لو نتشد كله حركة فني
بخو خانی خدا بین که خانی خود بالضبط. گله جان کرد اما سیاسی کردستان بله نوکه خلق گله گرنگی هنری دن بهش نوکه باشتره خلقی هزار کرد بید بینید کیش لوکه کیش پین کیش یعنی فلات لو حفلات بیان 3D بید دی چال خانیوی جان کرد یعنی دی روحیتک دی خانیوی اوکی اما وکو چند کارمندك ليكشن كاردكين تقريبا چند صادقة لو لنا أو مجالينا مش قاري تانسي لبو خلقي جنس أواني تازة تخرجيان كرديا مش قاري تانسي لوي كتون دز بكاري خوام كان يعني لزياتو إلى مالو دانيشن حتى ببتوك ترين كارج بيتن تون دتوان وارا خوام كان دز باشتكي بكان بكاركي بكان لواني بربر فكرة كان باشتر بيتن خلينا نقول إنه بداية أي مشروع دەتوانین بڵێن سەرەتای هەموو پرۆژەیەک لە جیهاندا بیرۆکەیە دەشێت بیرۆکەکە زۆر سادە بێت ڕەنگە ئێستا بیرۆکەیەک لە هزری کەسێک دەرچوو بێت ئەوەی گرنگە هەموو کەسێک لە خەیاڵی دابێت کە ئەوەیە مەرج نییە تۆ لە 100% ئامادە بیت و مەرجیش نییە بە تەنیا بیرۆکەکەت جێبەجێ بکەیت بەڵکو دەبێت دەستکەوتەکان بە شێوەیەکی کاری بە کۆمەڵ بەدەستبێنن تەنانەت هونەریش بە تەنیا بنیادەکەی لاوازە برای منیش که مثلا یکێک دەست بە ئیشەکی دەکاتن بە بزنسێکی دەتوانین لە ستێپەشی بچووک دەست پێ بکاتن دوای بربرە لەوانەیە فکری زیادی لۆ بێ لەوانەیە یەکێک هانی بداتن لەگەڵی فکرەکەی پێ باش بی لەگەڵی بەڵێ مثل ما قال الجمانة هي دائما أي مشروع ببلش بفكرة وصراحة يعني عندنا بسوريا في مثل بيقول طلوع السلم درج درج يعني هەروەک جومانە وتی هەموو پرۆژەیەک لە بیرۆکەیەکەوە دەست پێ دەکات وە لە سووریاش بەندێکمان هەیە دەڵێ کەس لە پڕێ نابێ بەکوڕێ واتە دەبێ هەنگاو پەیژەکە ببڕی هەر بۆیە دەبێ بیرۆکەکە لێرەوە دەست پێ بکات و هەموو بیرۆکەیەکیش لە سفرەوە سەر هەڵدەدات و گرنگترین شت ئەوەیە بیرۆکەکە بنەمایەکی تۆکمەی هەبێت نابێ بە شێوەیەکی ڕەمەچی ئیش بکات دەبێت تۆ بڕیار بدەی کەچی بیرۆکەیەک لە خەیاڵدایە و ئەو ئامانجەی دەتەوێت بیپێکی چییە ڕەنگە بە تەنیاش سەرکەوتو نەبیت و پێویستت بە هاوکاری هەبێت أكيد مساعدة أو ئەکید جاروایە لە جارێکیش سەرکەوتو نابی دەبی چەند جارێک محاولی لۆ بکەی کاکەی تەمە تو ڕێیت چێ لەسەر گەنجی بە شێوەیەکی گشتی تمام انه هي فكره المشروع اي مشروع هەموو پرۆژەیەک لە سەرەتادا تووشی کێشە و ئاڵنگاری دەبێتەوە بۆ نمونە لە ڕووی مادیەوە تووشی گرفت دەبێت و ڕەنگە زیان بکەیت و نابێ لەگەڵ دامەزرانی پرۆژەیەک یەکسەر چاوەڕوانی دەستکەوتی مادی زۆر بیت بالضبط هەم کەسێک لە بیدایەتەوە یعنی سەرکەوتو نابی یان دەزانی سەرکەوتو دەبی هەموو شتێک تاقیب بکەینەوە لە بیدایەتەوە بزانین کووە فأي مشروع معرض هەموو پرۆژەیەک تووشی زیان و قازانج دەبێت بەڵام پرۆژەی ئێمە جیاوازە هەروەک ئاماژەمان پێکرد تێکەڵەیەکە لە تەکنەلۆژیا و هونەر انه هي كانت لتوصيل فن معين ومدموج بطريقه تكنولوجيا وبنفس الوقت هو ارت يعني بیرۆکەی سەرەکی ئەوەیە مادام سۆشیال میدیامان هەیە ئەوە دەرفەت و چانسێکە بۆ ئەو گەنجانەی دەیانەوێت بیرۆکێکی تایبەت بخەنە ڕوو ئێستا تۆ لە جیاتی ئەوەی کۆمپانیایەکدا بمەزرێنی دەتوانی لە سۆشیال میدیاوە دەست پێ بکەی و ڕەنگە لە هەنگاوی دواتر بتوانی پرۆژەکەت گەورەتر بکەی بیکەی بە کۆمپانیا بە کورتی ئێستا دەرفەتی یەکجار زۆرمان لەبەردەستە بۆ ئەوەی بیرۆکەکانمان بخەینە ڕوو فرص شلون نطلع الفكرة كاك علي تو رأيت والله استاجنج البيرامنت هيت كود يعمل كليش ما تخونت نهزرو ما بكود امدي بس بين السيدة يعني ابدي بتا دكتور يعني ابدي بتا مهندس وبعد بس حصل بقول السيدة مهندس دكتور فكرك بس نكان بصح عميها تجهورين هل كسك فكرك هبي شيء وين فكره اخو عرس كات فكره اخو سيبورت يعني انا هايش فكره اخو هبي دي سال كبد بونو جانج ماجي اغلب دانشتيل ماليفا ام خابنيفا جانج كورد افود مجال درفتن انه كام كود لونه و 20 ساله ام هوت ناف بازاري دا مجال درفتين مجال بونو منش و طباعات هي ده هزار مجالت هين كو تو دس بيكي ناف بازاري كردستان دا بالضبط شرطني ليش تشي جرو دس بيكي دتواني لك تكترين اشي دس بيكي راسته شيء بسيط انه مجرد فكره مرات بالضبط بله دو بخوي يعني اشتكان بربر باشتر دبيتن اكيد هم كسك هولي لو بداتن هم اشتك لوي باشتر دبي فكري باشتري لو دي خلق زياتر سپورتي دكان دستان خوش بي ان شاء الله سودش باش ما گاندو بو خلقي بو گنزي اورو گويدما بو ان شاء الله لداهاتوش كاري باشتر دكين گەلێک سوپاس